دەچینە لای تەوریدەمەی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە بوونیەکەی نیشتە جێبوون و هەروەها کاریگەریەکانی لەسەر نەخشەی شارەکان بەگشتی. لە ئێستادا ژمارەی زۆر لە یەکەی نیشتە جێبوون بەگشتی لە ئاستی هەرێمی کوردستاندا دەبینێت. جارێکێک لەم یەکەی نیشتە جێبوونانە دەتوانین بڵێن کاریگەری زۆری لەسەر شارەکان بەگشتی لەسەر نەخشەی شارەکان هەیە. بەزانین کاریگەرەکانی چی دەبێت تا چەندێک ئەو یەکەی نیشتە جێبوونانەی لە ئێستادا کە دروست دەکەن بە گوێرەی خواستی خەڵکن بە گوێرەی پێداویستی خەڵکن و تا چەندێک لەبارن بۆشیان. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر میوانداری زۆر بەڕێز ئارام قاسم قەرەداغی بەڕێزان خوێندکاری دکتۆرا لە پلاندانانی ناوچەی و هەرێمی دەکەن و بەڕێزان ڕاستەوخۆ لە سەدوو لەگەڵ ئێمە ئامادەن. کاک ئارام سڵاو لێ بێ بەیانی باش. بەیانی باش لە چەناپتان و لە تەواوی کارمەندانی زۆر بەخێر بێ کاک ئارام. سپاسەکەین بژی کاک ئارام لە ئێستادا بە هەر شوێنێکدا دەڕۆیت پرۆژێکی نیشتە جێبوون دەبینێت. جا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم پرۆژانە پێویستن، ئایا ئەمانە داواکاری خەڵکن خواستی خەڵکن لەسەر یەکەی نیشتە جێبوونەکان وا بە بەردەوامی پرۆژەی یەکەی نیشتە جێبوون لە ئارادایە؟ دەست خۆش زۆر سپاس. ئەم بابەتە لە ئیسایە و بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردووە یەک دو ساڵی ڕابردووە تەواو بۆ بە جێباسی خواستی خەڵک کە ئایا ئەم یەکانە پێویستن یاخود بە زیایە دروستەکرێن یاخود کە دروستەکرێن بۆ پارێ بە هەدەرەچێت. ئێمە خاتون لە دوای ساڵی 1950ەوە تا پێش ساڵی 1950 هیچ پێوەرێکمان نەبووە، هیچ ئەحساییەکی خەڵکەکان نەبووە. ئەحسایەکانەکران بۆ شەڕەکران بۆ حرب لە بینی دوو وڵاتە. لە 1950 لە دوای حربی عالەمی دووەمەوە ئەحسایەکان دروست بوون بە پێی پێوەرە سیستەماتیکانی کە خەڵک لەسەریە ڕۆژوەک و ئیسلامیزم و سۆسیالیزم و کەپیتالیزم و ئیل ئاخری تا مۆدێرنیزم و مۆدێرنیزم. ئێمە هەتا ساڵی 1990 تقریبا بە شێوازێکی زۆر ئەکادیمیانە نەبوو داتاکان کۆنە ئەکرانەوە. لە 1990ەوە داتاکان کۆکردنەوە بۆی بەرنامە ڕێزیە بکرێت. ئایا پێویستم بە فڵان شتێ بێ بیکەم یاخود نەیکەم. لە ئیسای کوردستانی خۆمانە ئێمە بە چەند مەرحەلەیەکی هەم سیاسی هەم اقتصادی تێپەڕێنین لە 1990ەوە. عامەتەن ئێمە سەیری چیەکەین؟ سەیری داتاکانەکەین بزانین ئایا ئەم داتایانە پێبەشی ئەومانەکە ئەم یەکانە دروستکەین یاخود فڵان شت دروستکەین. ئێمە قانونمانە بێ نظامی ئیسکانی عێراق بۆ هەر 7 نەفەرێک خانووی یەکەیەکی نیشتە جێبوونیەوێت. ئەمە لە ساڵی 70 و 80کانە دروست بوون، چکە ساڵی 70 و 80کان زۆرترین زیادبوونی خەڵک لە عێراق ڕوویە کە گەشتە 0.7 يعني لە سەدا 7 خەڵک زیاد کرد لەم چەند ساڵەدا. لەبەر وەسان پێوەرێکیان دانا. ئەم پێوەرە بۆچی دانرا؟ بۆ هەر 7 نەفەرێک و 6 نەفەرێک بە پێی شارەکان بە فەرکەیە لە جنوب و بۆ کوردستانی خۆمان یەکەیەکی نیشتە جێبوونیان بۆ دانرا. بە دوایین ئەحسای تقریبا 2 مانگ لەمەوە پێش کە وەزارەتی ئیسکانی عێراق بڵاوی کردەوە سلێمانی بۆ هەر 4 نەفەرە و یەکەیەکی بۆ داناوە. واتە بۆ هەر 4 کەسێک پێویستی بە یەکەیە. بە ئاخرین داتای سنتەری میترۆی نێودەوڵەتی کە سەرجەم ئەحسایی عالەمەکات تقریبا ئەمەش سەد نییە، چکە میترۆکاییکا بۆ هەموو عالەمیەکات. ئەم ئەحساییە تا ئەم دەکەی سلێمانی 800,000 کەسە. باەمە ئەگەر زیاش بڵین بکەین بە ملیۆنێک وانە ئەم ملیۆنە دابەشی 4کەینەوە بە پێی قانونەکەی وەزارەتی ئیسکانی عێراقی. یعنی ئێمە پێویستمان بە 250,000ەکەیە ئەوەی کە ئیسا هەیە لە سلێمانیا. کەسە و خانووی خۆی هەبێت و کرێچیش نەبێت یەکێک بێتر ئەمە ئەو مۆزوعێتی کە جارە باسی کرێچێتی و خانووی خۆیەکەن ئێمە پێویستی بەمەیە کە تیای بژیت. ئیتر ئایا کرێکی خانووی خۆیەتی شوێنێکە بێت کە تیای بژیت. یعنی ئێمە گەر ملیۆنەکە دابشکەینەوە بەسەر 4 کەسەکەیە کە تازەترین پێوەرە 2 مانگ لەمەوە پێش بوو. یعنی ئێمە سلێمانی 250,000ەکەی تایە. یاسایی کەمان هەیە بۆ ئەم شوێنانەی تیجارین یاخود ئێزگەن یا هەر شتێکی کەن لە 110 بۆ 125 زیاکە. ئەگەر ئێمە 120 و 25 زیاد بکەین تقریبا نەچینە 300,000ەکە. یعنی سلێمانی 240 ساڵە دروست کراوە 300,000ەکەی تایە. بەڵام لەم تازەیە لە 2023دا تقریبا ئیجازەی 67 پرۆژە دراوە. ئەم 67 پرۆژەیە تقریبا 50 شتێکی لە سلێمانیە 53 دانەی. لە کۆی گشتی هەرێمی کوردستان ئۆکەی بۆ نەدراوە. سنووری سلێمانی پارێزگای سلێمانی ئێمە لە کۆی تقریبا 300 پرۆژەمان 300 ئیجازە دراوە. بەڵام ئێمە لەم سنوورەدا باس دەکەین لەم ساڵی 2023دا کە تقریبا بە پێی شوقەکان لە 500ەکەوە هەیە هەتا 5,000ەکە. ئەگەر ئەمە دیسان ڕەنجێکی بۆ وەرگریتەوە نزیکەی 100,000ەکەمان هەیە. تۆ هیچ پێوەرێ قبوڵی ئەوە ناکا بە 240 ساڵ
300,000 یەکەت هەبێ 300,000 بینات هەبێ لە وڵاتێکە بەس تۆ لە ماوەی ساڵێکدا یا 5 ساڵدا 100,000 دروستکەیت جا ئەمە دوو حاڵەتمان بۆ دروستەکە لێرە کە بێنیسگەمە بانکرات ئفلاسی اقتصادمان بۆ دروستەکە لەبەرەوەی تقریبا بای 4 ملیار بە پێی داتاکانی کە SCCI پێماوێ بڵاوی کردەوە 4 ملیار تێچۆکەیەتی 40 ملیار عفو 40 ملیار دینار تێچۆکەیەتی کە ئەی یەکەی نیشتە جێبوونەوە بەرهێنەرەکان بەعام ئەمەی کە بەزیەکانە تقریبا ئەچێتە 20 ملیار 25 ملیار ئایا 830,000 کەس 20 ملیار دیناری پێیە لە ماوەی 5 ساڵا بیا بە یەکەی نیشتە جێبوونەکان بۆ دروست دەکرێن کە خواستێک نەبێکان کەسێک نەبێ بیکڕێت خۆی ئەمە دووشتانێ بۆچی دروستەکرێت لەبەرەوەی لە پێشترا ئێمە لە ساڵی 2007 بە و ئەمانەی پێشتر لە پێش 2000 لە کۆرۆناوە بڵێن 2020 بۆ خوارەوە تەنها ئیجازەیەک نایدا لە سلێمانی وابزانم هەموو یەک دوو ئیجازە بۆ ئەیدا سلێمانی شێوازە لە شێوازەکان ئیجازەکەی لێ قەتع کرابوو ئیجازە دەدرا لە هەولێر بەس لە سلێمانی نەدەدرا ئیتر ئەمە شێوازەکە سنوورداریان کردبوو سنووردار کرابوو لە سنوورێکی بلۆکراو بوو بە هیچ شێوازێک و لەم فترەی زەمانیەدا خەڵکێکی زۆر داوای ئیجازەی کرد یعنی هەر کەسە لە لای خۆیەوە هەوڵی دەدا ئیجازەیەک چکەوە بەرهێنان ئیسپادەیەکی زۆری تایە عنی با بڵێن باشترین تیجارەت لە ئیسای عێراقا بۆ بەرهێنانە لەبەرەوە ئەم داواکاریەکە زۆر بوو لە 2023دا بە یەک جار ئیجازەیەکی زۆر درا بە سلێمانی یەکێک لە پرسیارەکان ئەوەیە کاک ئارام ئایا ئەم یەکەی نیشتە جێبوونانە جیاواز دەوێت کە بۆ منە ئایا ئەمانجێکی بازرگانیە یاخۆ بۆ هەر پێداویستی بۆ هەر شتێکە ئایا کارگەری دەبێت لەسەر گۆڕینی نەخشەی شارەکان بەڵێ بە دڵنیایەوە ئێمە تا ساڵی 2004 سلێمانی هەمووی 68 گەڕێک بووە لە 2004ەوە لە پڕ لە تەقینەوەیە کە خەڵکێکی زۆر پژایە ناوی 175 گەڕێک ئیساوا نزیکەی چونێتە 300 گەڕێک ئەگەڵ لێبێت سلێمانی و هەولێر کەمترین زیادبوونی خەڵکمان هەیە زیادبوونی خەڵک بۆ پێی کە با بڵێن لە دایکبوونی مناڵ نەک لەوەی کە خەڵک لە دێیەکەوە بێتە ناوی لە قەزایەکەوە بێت ئەمە پێی ناڵێن زیادبوونی شار ئێمە کەمترین پێوەرمان هەیە لە ساڵی 1990 هەتا ساڵی 2009 0.5 لە زیادبوون نابووین لە 2009 بۆ ئیسا 2.5 ناقص زاید ئەچینە 2.4 ئەچینە 2.6 2.5 یعنی ڕێنجەکەمان 2.5 4 بۆ 5 ئەوەندە زیادی کردەوەتە کە نەک زۆر بێ ئەمە بۆکو 4 بۆ 5ەوەە هەمووی بۆ نمونە گەر ساڵی پار لێک بێتەوە 700,000 بووین یعنی هەموو ساڵێک 20,000 کەس زیاکە ئەمە لە پێوەری پلاندانانە غەڵەتی پێڵێن نەخۆشی شاری پێڵێن ئێستاش کە ئەم هەموو شوقەیە دروستەکرێت تۆ بۆ کێ دروستەکەی خۆی شارەکەت ئەوە نەیە دیسان کە لەم لاوە بێت داتایەکە هەبێت ئایا بزانی نسبەی زەواجە چەنە و نسبەی مناڵبوونە چەنە تۆ لەم حاڵەتەیە ئەگەر ئەم دوو نسبەیە ئەم شوقانە بۆ ئەمان دروست نەکەیت بۆ کێ دروستەکەیت دووبارە قەزا و ناحێولادیەکان ناهێڵیتەوە بچووکەکەی تۆ لە زۆنێکە ئەگەر ئیسا لە 2004ەوە پێوەری وەرگریت لە سەدی چەندی قەزا و ناحێولادەکانمان لە کەمبوونایە لە داوەزینایە کە ئەمەش لە بوونەی تەحتیە پێڵەن تەزمیرە تر نامێنێت و دووبارە ئەمە دووبارە ئەبێتەوە کەواتە دەتوانین بڵێ ئەمێکی نیشتە جێبوونانەی کە ئەوەی وەکو پلانێکی درێژخایانە بۆ ئەوەی کە ئەمان پێشبینی ئەو دەکەن لە داهاتوودا ژماری دانیشتوان زیاد دەکات و دەبێت پێویستی خەڵک خواستی خەڵک بۆ نیشتە جێبوون زیاتر دەبێت یاخۆ بۆ بوونی شوێنێک بۆ نیشتە جێبوون پلانی درێژخایان نییە بەداخەوە ئەمە داواکاری مستەسمرەکانە ئەگەنا پلانی خەڵک نییە ئێمە زوو لە 1969 دوو کەس هەسان هەموو زێڕەکان و ئاڵتونەکانی ئەمریکایان کۆ کردەوە کاتێ ماڵتونانیان کۆ کردەوە حاڵەتێکی وەکوی سا دروست بوو ئەزمەیەکی اقتصاد دروستە بێت چکە تۆ پارەی تەواوی شارەکە لای چەند کەسێک کۆکەیتەوە ئەمە بوو دواتر ئەم بلاک فرایدەی لێ دروست بوو کە لایک بوو بە تەخفیزات و داوەزین و لە تەواوی دنیاە باسەکرێت هەسان کۆبوونەوەیشان کرد وتیان ئێمە گەر ئەم پارانە هەموو لای خۆمان بێت ئەی خەڵک چی بکە مەجبور هەسان دەوڵەمەنەکان و سەرمایەدارەکانی ئەو سەردەمە وتیان ئەو پارانەی کە هەمانە بە شێوازە لە شێوازەکان ئەینەوە بە خەڵک بۆی خەڵکشمان لێکڕێتەوە بۆ نمونە من خاوەنی دوکانێکە مۆبیلاتێک قەنەفا فرۆشم بای $100 بەس کەس لێم ناکرێت مەجبور هەسانیان بە $2 بۆ ئەوەی دووبارە ئەم سوڕانەوە دروست بێت ئێستا ئێمە کەوتونەتە ئەو حاڵەتی بەستنەوە لە سلێمانی
ولا وەسانەکەین لە خەڵک پارەی پێ شوقە بکڕێ شوقەکانیش دروستکراون و ناشتوانێت تەواویکە و تەواویشی کا زۆر بە خاوی تەواویە کات یعنی توانای ئەوەی نییە با بڵێن بگاتە ئەو نەتیجەی ئەو یەکێنیشتە جێبوونیانەی کە دروست دەکرێت بە گوێرەی لەڕووی کوالیتیەوە چۆنە؟ کواڵەتیەوە دەرگایەکی کێ کواڵەتی باشە بەعام کواڵەتی چکە چاودێرێک هەیە خەڵکیش بەڕاستی شتی خراپ دروست ناکات تقریبان باشە کواڵەتی هەیکەلیوان زۆر باشە لە ڕووی بوونی سەوزایی و لە ڕووی پێ پاکراگرتنی ژینگە و لەمانەوە چۆن دەرچووە؟ ناوەڵا ئێمە لە پێوەرێکمان هەیە بۆ با بڵێن گرین ئێریا کە لە حاڵەتی سەوزایی چیم پێویستە تۆ شار خاتون چیمان هەیە شارۆک و ئینسان وایە ئەم ئینسانە ڕۆژانە پێویستی بە تعمیر و تەداری و جوانکاری و چاکاری ئێستا لە حاڵەتی شاری سلێمانیا کەوتوتە نەخۆشیەوە نەخۆشیێکی شاری توش بووە هیچ کەسیان بەپی ئەو پێوەرە ناڕۆن کە ئەبێ هەبێت بۆ نسبەی سەوزایی نەخێر لە ڕووی پلاندانان و بەگشتی هەرێم چۆنە پێش بەرنامە باسمان لەوە کە لە ڕووی پلاندانان و ئەشکالمان هەنجامێت تو باسی ئەشکالەکان کیت ئەمە کێشەیەکمان هەیە لە پلاندانانە چەند پێوەرێکمان هەیە پێوەری یەکەمیان کە پێڵێن پۆبلیک پۆلیسی لەگەڵ سیتی پۆلیسی لەگەڵ ئیکۆنۆمیک پۆلیسی تۆ سێ سیستەمی جیاوازە هەیە کە سیاسەتی خەڵک سیاسەتی شار سیاسەتی اقتصاد ئێمە لەسەرم سێ پێوەرە ئیشەکەین لە دنیاە چکە یاساکان بووی جار کردوینەتەوە کە ئینسانیت لەسەر 0 ئەڕوا تا 24 و اقتصاد تا 0.5 و سیاست تا 0.4 ئێمە ئەم سیستەمان نییە ئەم سیستەمەمان نییە لە کاتێک کە تۆ سیستەمێکی نەبوو لەسەرەوەی حساب بکەم ئایا اقتصادی ئەم شارە بەرەو کوێڕوا و گەورەبوونی ئەم شارە سیتی پۆلیتیکس بەرەو کوێڕوا و خەڵکەکەشم بەرەو کوێڕوان پێوەرم ئایا بۆچی کەمەکە زیاکە لە زۆر وڵاتە گەمان لێوێ ئەڵێ گەر بێت و لە وڵاتی وەکو سین ئەوتیان ئەگەر مناڵێ بێت زەریبەت لێ ئەسەنین لەبەروی نیسبە زیای کرد سیان کەمیکەنەوە لە وڵاتێکی ئەڵمانیاوتیان نەخێر ئەگەر مناڵێ بێ پارە و زیاترینێ چکە لەسەر داتایشەکەیمە بەداخەوە پلاندانانمان نییە کە بە مەفهومی پلاندانان کە ئیش لە پلاندانانەکانیمان چ شتێک لە هەرێمە بەگشتی بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک بەکو بەڕێز باس لێوە کرد پلاندانان گرنگی خۆ هەیە بەڵام چ شتێک لە ئێستادا ئێمە لە هەرێمدا بە دەرەجەیەک لە پێش هەر هەمیانە پێویستمان بۆیە کە بەبێ پلان ئەنجامی نەدەین داخۆ پێویستی بە پلاندانانێکی زۆر ورد هەیە لە ئیسایە ئێمە باشترین شت کە بە تایبەتی لە ئیسای سلێمانیا معاملە کارگەیە و کارگەکانیش لە ناوەندی سلێمانیانە من لە دەرەوە من دۆ مەنتیقانەی کە مردون چکە ئێمە شوێنێکمان هەیە بە پێی جوگرافیا کاتێک کە شوێنێکم دێت کە مەنتیقەیەکەم دێ خەڵک بەجێ هێڵێ بە چەند پێوەرێک ڕاستیەکەینەوە یاخود خەتی ترانسپۆرتێشنی پێوەکەیەنێت یاخود بینایەکی حکومەتی تیاکەیتەوە یاخود بەعمەلێکی تیاکەیتەوە لە ئیسایە زەڕورترین شت بۆ سلێمانی پێویستە بە کارگە و معاملە لە دەرەوەی زۆنی سلێمانی تا چۆن ئێمە لە دروستکردنی هەر پرۆژەیەکدا لەکردنەوەی پرۆژەیەکدا دروستکردنی هەر کارگە و هەر کارەکەمانە بیکەن ڕەچاوی ئەو دەکەین کە ژینگە پارێزین ڕەچاوی ئەو دەکەین کە تەندروستی تاکەکان ناو کۆمەلگەدا پارێزراوە بن بەداخەوە تۆ لە هەر کاتێکا کە لەو سیستەمی سیستەمی کە باسمان کرد سیتی پۆلیسید نەبووت و هیومن پۆلیسید نەبوو خەڵک ئەم شتە ناکرێ من بۆ ئیسپادی خۆمە ڕۆم چ باکێکم بە تۆ هەیە من بۆ شێوازەی خۆم ئیشەکەم ئیسا چیتە لای تانجەرۆ یاخود ئەم سیتیانەش لە ناو شارا دروستەکرێ بۆ شێوازەی ئیشەکەم کە خۆم ئیسپادەی لێ یەکەم نەک تۆ ناکرێت بەداخەوە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئارام قاسم قەرداخی خوێندکاری دکتۆرە لە پلاندانانی ناوچەی و هەرێمی دەسپاس بۆ تۆ سپاس بۆ کە لەبانی مەکسسەرەنجەکەت ئێمان مادەم زۆر بەخێر بێت کاک ئارام.